بزانین قوارەی هەرێمی کوردستان لە بەرچی قوارەیەکی دەستوری پارێزرا و گرنگە و گرنگترین فاکتەر بۆ پارێزگاریکردن لە قوارەی هەرێمی کوردستان بنەماکەی لە شێوە سەری گرتووە. ئەو هەرێمی کوردستانە ئەمە بخۆمان دەزانی خەڵکی کوردستان قوربانی زۆر داوە، بەڵام لە ئەنجامی گۆڕانکاریی نێودەوڵەتی و ناوچەیی ئێمە ئەو هەرێمەمان بۆ دروست بوو. گۆڕانکاریشی گەورە ڕوویدا لە ساڵی 1990 ئەوانە لە ئەنجامدا پاشەکشەیەکی حکوومەتی عێراقی لێکەوتەوە و ئیدارێکی خۆزیەی پەیدا بوو، پاشان بە زنجیرەیەک کردداری سیاسی و گفتوگۆ و ڕێکەوتنی نێودەوڵەتی و بڕیارەکانی نەتەوەی گرتوەکان ئەم واقعی ئێستای لێ دروست بوو تا ساڵی 2003 پاش ڕوخانی ڕژێمی سەدامی گۆڕبەگۆڕ دەستورێک هاتە گۆڕێ. ئەم دەستورە کورد بەشداریان کرد لە نووسینەوەی و ئێمەش ئەو کاتی کە لە پەرلەمانی کوردستان بووین لە بەشێک لە دانیشتەکانی لیژنەی دەستوری عێراقی ئامادە بووین و تا ئەندازەیەک هەندێک بنەمامان جێ کردەوە لە ناو دەستورێکی عێراقی کە پارێزگاری لە ئەم کیانە بکات. گرنگترین بنەما مادەی 117 بوو کە لە دەستوری عێراقی تۆمار کرا لەو کاتی. ئێمە ناڕێن شتێکی زۆر گەورە کرایە، بەڵام لە قەدەر قۆناغەکە و لە قەدەر بارودۆخەکە شتێک کرا. لە ناو دەستوری عێراقی مادەی 117 تێدایە کە لە دوو بڕگە پێک دێ بڕگە یەکەمی باسیەوە دەکا کە ئەم دەستورە واتە دەستوری عێراقی لە کاتی کەوتنەکاری واتە لە کاتی دەنگ پێدرانی و پەسەندکردنی لەلایەن میلەتەوە دان دەنێت بە هەرێمی کوردستان و دەسەڵاتەکانی وەکو هەرێمێکی فیدرالی. ئەم ئیقرارە دەستوریە بووە بنەمایەکی زۆر گرنگ. هەتا دەستوری عێراقی ئیلغا نەکرێتەوە یاخود هەموار دەکرێت، ئێمە لە ڕووی قانونی و دەستوریەوە پارێزراوین. هەرێمێکمان هەیە، جا هەرێمێکی باشە، خراپە، شڕە، پەکەوتەیە، کارانیەوەشت هەرێمەکە هەردەمێنێت. مادەم ئەم دەستورە ماوە لە عێراق، مادەم ئەم بڕگە دەستوریانە هەموار نەکراون، ئیلغا نەکراون، کەواتە پارێزبەندی دەستوریەکەی هەرێمی کوردستان ئەو مادەی دەستوریە مادەی 117 لە دەستوری عێراقی بۆتە پارێزبەندیەک بۆ مانەوەی قوارەی هەرێمی کوردستان. ئەمە خاڵ یەکەم. پاشم با بزانین ئەمە باسی دامەزراوە دەستوریەکانی هەرێمی کوردستان دەکەین. چین دامەزراوەکان چینە. یەکەم دامەزراوە گرنگترین دامەزراوە لە هەموو وڵاتێک پەرلەمانە. پەرلەمان کە نوێنەراتی خەڵک دەکات و بنەمای شەرعیەتە بۆ هەموو دامەدەستگاکانی تر بە گرنگترین دامەزراوەی دەستوریە. پاشان سەرۆکایەتی هەرێمان کە بەشێکە لە دەسەڵاتی جێبەجێکردن لەسەر ئاستی هەرێمی کوردستان. تەبان لە عێراق سەرۆکایەتی کۆمار هەیە، بەڵام لە هەرێم سەرۆکایەتی هەرێممان هەیە. دامەزراوێکی دەستوری و گرنگە، وازیەکی جوان و گەورە و گرنگە لە هەرێمی کوردستان لەگەر عالەمی دەرەوە بە تایبەتی ئەگەر گرنگی پێ بدێت و پایەکەی پارێزراو بێت و بە جوانی مامەڵەی لەگەر بکرێت، ئەوەش دامەزراوێکی دەستوری گرنگە. پاشان ئەنجومەنی وەزیرانمان هەیە. ئەنجومەنی وەزیرانی شێکێکە لە دامەزراوە دەستوریە گرنگەکان کە کاروباری ئەو مەملەکەتە بەڕێوە دەبات، ئەم هەرێمە بەڕێوە دەبات. بەشی سەرەکی دەسەڵاتی جێبەجێکردن لە لای ئەنجومەنی وەزیرانە. ئەو ئەنجومەنی وەزیرانە ناوە گۆڕانکاری بەسەردادێ بە حکوومەتەشی ئیتیلافی دەبێ، حکوومەتەشی زۆری نەدەبێ، ئەوە بارودۆخ هەڵبژاردن تەحکومی لەسەر دەکات. ئەنجومەنی پارێزگاکانیش دامەزراوەیەکی ترە کە لە دەستوری عێراقیش ناوی هاتووە. یەکێک لە دامەزراوەکانی ئێمە مادام پارێزگامان هەیە، ئەنجومەنی پارێزگاشمان هەنا، ئەنجومەنەکانی هەڵبژێردراوی خەڵکن، ئەویش موسسەیەکی دەستوریە لە موسسەکانی هەرێمی کوردستان. پاشان ئەنجومەنی دادوەریمان هەیە کە خۆی لە دەسەڵاتی دادوەری بە کۆی گشتی دەسەڵاتی دادوەری دەنوێنێ. ئەوێش موسسەیەکی زۆر گرنگە ئەگەر هاتوو گرنگی خۆی پێ بدرێ و بەڕێک پێچی مامەڵەی لەگەر بکرێت. یەکێکە لە گرنگترین دامەزراوە دەستوریەکانی هەر وڵاتێک. بیستوتانە کات شەشل لە کاتی جەنگی جیهانی کاتێ لە بارودۆخی وڵاتەکەی پرسیار کرد لە ڕاوێژکارەکانی تێیان وتی وڵات چۆنە، پەروەردە چۆنە، سنعات چۆنە، وتیان هەمووی وێرانە. وتی دادگاکان چۆنن، گوتیان زۆر باشە. وتی مادام دادگامان باشە ئێمە ئەو وڵاتە هیچ مشکلەی هەمووی بینادەنێنەوە، چونکە لە کۆتاییدا بەهۆی دادگا و بەهۆی دەسەڵاتی دادوەری تۆ ئەتوانی دادپەروەری دابین بکەی و هەموو شتەکان ڕێک بخەیەوە. ڕاستە ئێمە ئەنجومەنی دادوەریمان هەیە وەکو دامەزراوەیەک، بەڵام واقعی ئەنجومەنی دادوەریش باشتر نییە لە واقعی دامەزراوەکانی ترمان. دامەزراوەیەکی تری گرنگ داواکاری گشتیە کە لە هەموو وڵاتان دەورێکی زۆری هەیە. لە هەرێمی کوردستانیش ئێمە شتێکمان هەیە پێ دەوترێت داواکاری گشتی. موسسەیەکی گرنگە، موسسەیەکی گەورەیە،
دەتوانێت ڕۆڵیشی زۆر باش ببینێ ئەوە شتێکێکە لەو مؤسسانەی کە ئەگەر هاتوو کارا بکرێ ئەگەر هاتوو ڕۆڵی خۆی پێ بدرێت دەتوانێت نمونەیەکی جوانی حکومڕانی ڕێک خاتەوە لە هەرێمی کوردستان. دوایەوە دەستەی دەستپاچی و دەستە سەربەخۆکان بەگشتی بە تایبەتی دەستەی دەستپاچی کە لە زۆربەی وڵاتان لەو وڵاتانێک کە کێشەی گەندەڵیان هەیە یەکێکە لە دامەزراوە گرنگەکان کە چاودێری دەسەڵات دەکات و ڕێگری لە ناپاشی دەکاتن. ئەمانە کۆی ئەو دامەزراوانەنا کە من لە سیمینارەکەی خۆم باسم کردیە کە پەککەوتنی دامەزراوە دەستوریەکان بابزان دامەزراوەکان چین ئەم دامەزراوە بوو کە باسی کرا. دوو دامەزراوەی تریش هەیە دووشتیش هەیە قەت دامەزراوەیەکی گەورە گرنگن لە هەرێمی کوردستان و دەستوری عێراقیش مافی پێمان داوە خاوەنی ئەو دامەزراوە نەبین بەڵام بە خۆمان نەمان کردووە. هیچ کەس ڕێگر نەبوو لە دروستکردنیان یەشیان دەستورێکی ناوخۆی بۆ هەرێمی کوردستان کە لە مادەی 120 لە دەستوری عێراقی مافی ئەوەمان پێدراوە کە دەستورێکی تایبەت بە خۆمان هەبێ ئەم دەستورە هەردەستێ بە ڕێکخستنی پەیوەندەکانی نێوان دەسەڵاتەکانی یاسادانان و جێبەجێکردن و دادوەری و هەروەها سنوورێک بۆ دەسەڵاتداران دادەرێ. ئەو دەسەڵاتدارانێک کە پێیان خۆش نییە سنوور بۆ دەسەڵاتیان دابندرێ دائیمەن ڕێگری دەکەن لە دروستبوونی دەستور لە وڵاتان. ئەگەر تاریخی دەستوریش بخوین و لە هەموو وڵاتانی دنیا زۆر شۆڕشی بۆ کراوە هەتا هێدی ئەم دەستورە گەیشتە بە ڕۆژی ئەوڕۆ و دەسەڵاتەکانی ڕێکخستونەوە هەر کە سنووری خۆی هەیە و کە سنووری خۆی نەبەزێنێ. دەستوری هەرێمی کوردستان ڕاستە یعنی باسی دایکی یاساکان دەکەین بەڵام حسابی دامەزراوەیەکم بۆ کردو من دامەزراوەیەکی گرنگە ئەگەر هەمان بواە یاساکانمان باشتر دەبوون. دادگای دەستوریش دامەزراوەیەکی تری گرنگە وەکو دادگای ئیتیحادی عێراقی. ئێستا عێراق بەم بارودۆخە شڕ و شەپڕەوەی کە تێشیدایە بەڵام کاتێ لایەنەکان کێشەیان دەبی کەسێک هەیە کێشەکانیان بۆ یەکلاکاتەوە جیهەتێک هەیە دامەزراوێک هەیە لایەنێک سکاڵا دەکات سکاڵای خۆی دەباتە بەردەم دادگای ئیتیحادی کۆتا بڕیارەدا هیچ کەس ناتوانێت قسەی بکات. بەڵام ئێمە لە هەرێمی کوردستان کێشەکانمان ببینە لای چێ؟ کێشەمان لەگەر کەسی یەکەمی ئەم مەملەکەت هاوی بچینە لای چێش کار بکەین بۆ نمونە. حیزبەکان ململانەکانیان چۆن یەکلاکەنەوە چۆن دیار بکە ئەمەی من قانونیم ئەوەی تۆ قانونی نییە چۆن بزانین ئەم دەسەڵاتە زێدەڕەوی کردیا زێدەڕەوی نەکردێت چێ یەکلای کاتەوە ئەم بابەتە. هیچ دادگاکانی هەرێمی کوردستان ئەو دەسەڵاتیان نییە لەو بابەتانە قسە بکەن. مەجلیسی شوڕای دەوڵەمانەیە دەسەڵاتی ئەوە نییە لەو بابەتانە قسە بکەن. هەندێک زا قسانیان پێ دەکەن لەو بابەتەی فەقیرانە یعنی زۆریان لێ دەکرێت کە قسە بکەن هێنایی شیوان نییە. زۆر گرنگ بوو لە هەرێمی کوردستان دادگایەکی دەستوریمان هەبێ بۆ ئەوەی لایەنە ناکۆکەکانی دەسەڵات لە هەرێمی کوردستان یان هاوڵاتی بتوانێت ئەو کێشانەی لە شوێنی تر حەل نابن لەوێ یەکلایکەینەوە. ئەمە ئەو دامەزراوە گرنگانەنە کە هەموو وڵاتێک پێویستیان پێەیە و ئێمە لە هەرێمی کوردستان هەندێکیانمان هەیە بە کەم کوڕیەوە هەندێکیشمان هەر نییە بەداخەوە. کەواتە ئەم دامەزراوە لە ناومە لێ ناو دامەزراوی دەستوری لەسەر ئەساسێک یعنی خۆ لەو گۆڕەیە من کابراشی قانونیمە نابی ناو لە دامەزراوێکی بنێمەوە دامەزراوێکی دەستوریە دەبێ بنەمایشی دەستوری هەبێ لە بۆ ئەم دامەزراوانە. مادەی 121 لە دەستوری عێراقی مافی ئەوەی داوەکە هەموو هەرێمەکان دەسەڵاتی یاسادانانی خۆیان هەبێ و دەسەڵاتی جێبەجێکردنی خۆیان هەبێ و دەسەڵاتی دادوەری خۆیان هەبێ. ئەو شتانیان منیش باسم کردن یان بەشێکن لە یاسادانان یا بەشێکن لە جێبەجێکردن یا بەشێکن لە دادوەری. بۆیە ئەو دامەزراوانەی باسم کردن لە خزمەت جەنابتان هەمویان دامەزراوەی دەستوری گرنگن. ئێستا بابینە سەر ئەوەی یعنی نیشانی پەککەوتنی ئەو دامەزراوانە لە چیدایە. چۆن بزانین دامەزراوێک وەکو پەرلەمان وەکو حکوومەت وەکو دەسەڵاتی دادوەری وەکو داواکاری گشتی پەککەوتە ئیشی ناڕوە نەکەوتۆتە سەر خەتی خۆی کارانیە نیشانەکانی چنە هەروەکو نەخۆشێک کە دەچێتە لای دکتۆر نیشانەکانی نەخۆشیەکەی لێ دەپرسێت سەرت دێشی سەرت دەسوڕێ ئێڵنز دێتەوە ئەو های کۆمەڵێک نیشانە لێ دەپرسی بۆی دەرکەوێت نەخۆشیەکەی چییە یا هەندێک تەحلیلاتی بۆ دەکات تەشخیصیەوەکەی بۆ دەکات. ئێستاش هەندێک لەو نەخۆشیانێکە لە دامەزراوەکانی ئێمەی داوە دەیسەلمێنێ کە دامەزراوەکانمان لە خۆناغی پەککەوتەیدا وەداخەوە
بۆ نمونە پێکنەهێنانیان هە تەشکیل نەکردنی ئەو دامەزراوانە ئێمە کە محکەمەی دەستوریمان هەر نییە و ئێمە کە دەستوری هەرێمی کوردستانمان هەر نییە هە دروست نەبووە ئەو نیشانەی پەککەوتنە کاران نەبوون نیشانەیەکی ترە هەموو ئەوانەی کە باسم کردن چ لە پەرلەمان چ لە حکوومەت چ لە ئەنجومەنی دادوەری چ لە داواکاری گشتی چ لە دەستەی دەستپاچی هەنا بەناو بەڵام وەکو پێویست نینە وەکو ئەوە نینە کە وڵاتەکەمان پێویستی پێ هەیە کە میلەتەکەمان پێویستی پێ هەیە وەکو ئەوە نینە کە قانونەکە حەقی خۆی پێداون ئەوە ناکەن ڕوحی یاساکان پیادە ناکەن وەکو خۆیان کەواتە کارانەبوونی پەرلەمان و کارەنەبوونی حکوومەت و کارەنەبوونی دەستەی دەستپاچی و کارەنەبوونی داواکاری گشتی و ئەنجومەنی دادوەری ئەوە نیشانەی پەککەوتەیە ئەو دامەزراوەمان نەخۆشە پێویستی بە چارەسەر هەیە نیشانەیەکی تر بە سەرچوونی ماوەی یاسایی بەشێکی زۆر لە دامەزراوەکانی ئێمە ماوەی یاساییان بەسەر چووە قایبقامێت لیژنە پێک دێنێ لە بازار دوکان بە دوکان و مارکێت بە مارکێت دەگەڕێ بۆ ئەوەی کە ماوە بەسەرچۆکان دەستی شام بکە و خۆراکان دەستی بەسەر دابگری و کابڕێ غەرامە بکات و شتەکانی لێ فڕێدا و سووتێنی ئەوانە باشە ئەدی چێ بگەڕێت ماوە بەسەرچۆکانی دامەزراوەکانمان دەستی شام بکات و محاسەبە بکاتن ئێمە پەرلەمانی کوردستان چەندین زار فێری ئەوە بووە ماوەکانی خۆی درێژ دەکردەوە بە شێوێکی نایاسایی لە ڕاستیدا چونکە میلەت کە دەنجیدا بۆ پەرلەمان دەنجی دەداتی بۆ 4 ساڵە تەخویلم کردی نوێنەری من بی بۆ 4 ساڵە 4 ساڵ و 1 ڕۆژ حەقی تو نییە ڕۆژەکەی دیکە ناتوانانی بە خۆت ئەو دەسەڵاتی بدەیە خۆت دەبیزایش کە ڕاپرسێکی بە میلەتەکەی بکارێکا کە ڕاستینە من 4 ساڵ و 4 مانجی دیکەش درێژە بەکاری خۆم بدەم ئەومان نەکردووە سەر بە خۆدانیشتوینە لە پەرلەمان هە لە دەورەی یەکەم و دەورەی دووەم و دەورەی سێم و هەموو دەورەکانمان بە چەند مانگ و زاریوە بە ساڵ ماوەی خۆی درێژ کردوتەوە ئەوەی ئێستاش حاڵی لە هەمووان خراپترە خولی شەشەمی پەرلەمانی کوردستان کە زیاتر لە ساڵ و نیوەکە هەڵبژاردن ئەنجام درراوە و یەک دانیشتنی نیوەسڵی کرد کە دانیشتەکەشی بە تەواو نەکرد فەقەڕی ئەخیری نەکرد دەستەی سەرۆکاتی هەڵبژێرێ دوای ئەوە دانیشتی نەکردوێتەوە کەواتە کارە نەبوونی پەرلەمان وازحە هەموو حکوومەتێک دوای هەڵبژاردن پێویستە متمانەی پێ بدرێتەوە لە ئەنجومەی نوێنەران لە پەرلەمانی خۆی حکوومەتی هەرێمی کوردستان هەموو کابینەکان دوای هەڵبژاردن ئەنجام دەدرا حیزبەکان دەکەوتنە گفتوگۆ و ڕئیس وزەرایەک دەستنیشان دەکرا و کابینەی خۆی پێشکەش پەرلەمان دەکرد و متمانەی پێدەدا و شەرعیەتی وەردەگرت لە پەرلەمان بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە 3 ساڵ و نیوە لە دەرەوەی ماوەی خۆیتی هەر پاشە کە ئەنجومە محکەمەی ئیتیحادی درێژکردنەوەی ماوەی خولی پێنجەمی ئیلغا کردەوە ئەوە ماوەیەک لەوێ ڕۆویشت ئەوە ساڵ و نیوەشیش زیاترە هەڵبژاردن کراوە 3 ساڵ و نیوە حکوومەتێک تەواوی دەسەڵاتەکانی خۆی بەکاردێنی وەکو حکوومەتێکی تەواو کە لە ڕاستیشدا ماوەی بەسەر چۆ و مافی ئەوەی نە هەموو دەسەڵاتەکانی خۆی بەکاربیێنی بەو شێوێت تەنها حکوومەتێکی کار بەڕێکەرە بەس ئیشەکان ڕانەوەستن ئیشی ڕۆژانە هیچی کەنا هیچ بڕیارێکی مەسیری و استراتیژی بۆی نییە حکوومەتەکەمان ماوەی بەسەر چووە سەرۆکایەتی هەرێم ماوەی بەسەر چووە بەشێکی زۆر لە مەسئولە ئیداریەکان لە بەرپرسی دەستەکان دەستەی دەستباشی پێشی هەمووان و دەستەکانی تر کە بۆیان دیاریکرا بە پێی یاسا 4 ساڵ لەو پۆستەوە هەموو تیان پەڕاندووە بەشێکی زۆر لە ئیدارات کە ئەوەی کە تەمەنی یاسایی بۆ دیاری کردووە تیان پەڕاندووە لە ماوەی خۆیان یعنی حاڵەتەشی زۆر ناقانونیە زۆر نەخۆشە زۆر ناڕێکە لەگە حکومڕانی ڕەشید ناگونجێ کەواتە بە سەرچوونی ماوەی یاسایی دیاردێشی بەرچاوی حکومڕانیە لە هەرێمی کوردستان لە زۆربەی دامەزراوەکانیدا تەنانەت دەسەڵاتی دادوەریمان مابوو ئەویش لەو فترەی ڕابردوو لە چەند مانجی ڕابردوو بەڕێز سەرۆکی محکەمەی تەمیز مستحقی خانەنشین بوو کەچی ساڵێکی بۆ خۆی زیاد کرد درێژ کردەوە بۆ خۆی لە ئەنجامدا 7 ئەندای محکەمەی تەمیز کە سەر بەلایەنێکی دیکە بوون اعترازی خۆیان پیشاندا و کشانەوە ئێستا دەوام ناکەن محکەمەی تەمیزمان پەچی کەوتووە هەزاران دۆسێ لە محکەمەکانی کوردستان ئاڕاستەی محکەمەی تەمیز دەکرێت هەموو لە سەرێک کەڵەکە بووە ناڕوایش لە محکەمەی تەمیز بە تەواوی ڕاوەستاوە
ینی لەوێش ماوە درێژکردنەوە بەداخەوە ڕوویداوە. دیادێشی تری ناشرین کە نیشانەی پەککەوتنی دامەزراوە دەستوریەکانمانە بەڕێزان دەستێوەردانی حیزبی کەەوە لە کەستان شارەوە نییە. ئەوە لە چ لە پەرلەمان، چ لە حکوومەت، چ لە دەسەڵاتی دادوەری، چ لە داواکاری گشتی، چ لە پەروەردە، چ لە زانکۆکان، لە هەموو شوێنێک ڕەنجی داوەتەوە پێویست بەوە ناکە بچین ناو تەفاسیلی. دەستێوەردانی حیزبی کە لێ نەگەڕێ ئەم دامەزراوانە کاری خۆیان بکەن کە ئەو بەرپرسە ئیداریە ناتوانێت بڕیارێک بداتە تا پت تەلەفۆن ناکا بۆ بەرپرسە حیزبەکە کە ئەو دادوەرە بەڕێزە نەتوانێت بڕیارێک بداتن کاتێککە تەلەفۆنێکی حیزبی بۆ دەبێت ئەو هاپکێ دەبێ ئەوانەکەی ئەم دەستێوەردانی حیزبێش بۆتە هۆی هۆکارێک لە هۆکارەکانی یان نیشانێک لە نیشانەکانی پەککەوتنی دامەزراوە دەستوریەکانمان. خاڵێکی تر نەبوونی یاسای باش. هەندێک دامەزراوە هەیە یاساکانیان کۆنن بەسەر چوونە، یاسای 20 ساڵ پێش ئێستایە. بۆ نمونە داواکاری گشتی. داواکاری گشتی لە هەرێمی کوردستان بە یاسایەک بەڕێوە دەچێت کە لە شوێنی خۆی ئیلغا کراوە. ئەم لە خولی سێ ئەنجومەی نوێنەرانی عێراق بووم، لەوێ یاسای داواکاری گشتیمان ئیلغا کردەوە، یاسایەکی نوێ و پێشکەوتوترماندانا. بە شێوەیەک سەرۆکی داواکاری گشتیمان لە بندەستی ئەنجومەنی وەزیران وەزارەتی عەدڵ هینا دەرێ خسمانە ناو دەسەڵاتی دادوەری. ئێستا سەرۆکی داواکاری گشتی لە هەرێمی کوردستان موەزەفە لای حکوومەت، موەزەفە لای وەزیری عەدڵ. چۆن دەتوانێت ئەرچی خۆی جێبەجێ بکە بەرامبەر ئەو ئەرکەی کە خەڵک چاوەڕوانی لێتی؟ ناتوانی. موەزەفە ئەمری پێ دەکرێت، نەقل دەکرێت، فەسڵ دەکرێت، هەموو شتی لەگەڵ دەکرێت، لەژێر ئەمردایە. کەواتە ئەو یاسایکی خراپە. ڕەنگە یاساکانی هەندێک دامەزراوەکانی تریشمان کەم کوڕیان هەبێ، بەڵام چێ چاچی بکە کاتێ پەرلەمان نەبێ؟ ڕێدەوێ پەرلەمان کارا بکرێتەوە بۆی چاوێک بە یاساکاندا بژێڕیتەوە لەکوێ کەم کوڕیمان هەیە، سیاسایەک پێویستی بە تەعدیل هەیە، سیاسایەک پێویستی بە ئیلغا هەیە. ئەمانە نیشانەکان. سێ نیشانە دیکەش ماوە. زاڵبوونی دەستی حیزب کە ئەوە شەرۆک و دەستێوەردانەکەی وایە، بەڵام زاڵبوونەکە زۆر یعنی بەچاوە لە هەندێک لە دامەزراوەکانە، بە تایبەتی کە من بخۆم پارێزەرم لە دەسەڵاتی دادوەری زۆر دیارە بە بەڵگەی ئەوەی محکەمەی تەمیز ئێستا پەچی کەوتووە، چونکە 15 ئەندامی محکەمەی تەمیز 8 سەر بە یەک لایەنە و 7 سەر بە لایەنەکەی دیکەیە کە 7ەکەی لایەنەکەی چوونە ئەولای بە 8ەکە ناتوانانی شەکەی بکات. ڕاستە زۆری نەنا، بەڵام هەندێک دەستە هەیە، دەستەی جەزایی 1 و دەستەی جەزایی 2 و دەستەی مەدەنی و ئەوانە پێکهاتەکەیان بە شێوەیە کە ناتوانیشی خۆیان بکەن. بەرژەوەندی حیزبی و کەسیەکان یەکێکن لە نیشانەکانی پەککەوتنی ئەم دەسەڵاتە دەستوریانەی خۆمان. یعنی لەبەرچی ڕێک ناکەون لەسەر پێکهێنانی حکوومەت، لەبەرەوەی ئەو دەرێ ئەمن دەبی سەرۆشێرێن بم، ئەو دەرێ دەبی ئەمن سەرۆشی حکوومەت بم، ئەو دەرێ دەبی ئەمن وەزیری ناوخۆم، ئەو دەرێ دەبی ئەمن ئەوە بم. یعنی بەرژەوەندیەکی نیشتیمانی نەبووەتە سەبەبی پەککەوتنەکە، بەڵکو شەڕ لەسەر مەناسب و لەسەر کورسی و لەسەر ئەوەیە. ڕەنگە حەقیشیان بێ هەندێکیان، بەڵام لە کۆتاییدا نابێ ئەوە بێتە هۆی پەککەوتنی ئەو دامەزراوە دەستوریانەکە زۆر بە زەحمەت بەدەستهاتوونە. ئەوە شەرکێشە لەسەر پۆستەکانە. هۆکارەکان ئەمان هەموو نیشانەی پەککەوتن بوونەوەی باسم کردن. هۆکارەکانی پەککەوتنی ئەو دامەزراوە دەستوریانە چنە؟ یەکەم ململانەی کۆمپانیای بەرپرسەکان. بەڕاستی ئێستا دەستی هەر دایرەکی دەوڵەت کۆمپانیایەک لەناو دایرەکەی دادرایە. یعنی ئەمە کاریگەری هەبووە کە کەرتی گشتی کە دامەزراوە دەستوریەکە پەچی بکەویتن، لەبەرەوەی دەسێ کاتب عەدڵ هەروایە، دەسێ ئیقامە هەروایە، دەسێ زۆربەی دائیرەکانی حکوومەت کۆمپانیایەک لە ناوێ کابینەشی هەیە یان غورفەشی دائیری ئیستیغلال کردووە و هەرچی ئەو باز و ڕسومات و شتانێک کە هاوڵاتی دەیداتە ئەو دامەزراوە دەستوریەی ڕەنگە 120 نەچێتە ژیرفانی حکوومەت، ئیدی کە هەمووی دەڕاتە ناو کەرتی تایبەت. یعنی ئەمە کارەساتە شتیوە نەبووە، ڕووی نەداوە. هاوڵاتی قەتعی لەسەر دوکانەکەی دەداتن، دێن پارەی قەتعەکەی لێ وەردەگری، بەس ئەوەی کە پارەکەی وەردەگری شارەوانی نییە، کۆمپانیایەکە. لە هیچ دنیان نەبووە کەرتی تایبەت ڕسومات و زەرایب لە هاوڵاتی وەرگری. ئەم ڕسومات و زەرایبی خۆم دەدەمە شارەوانی، دەدەمە زەریبە، دەدەمە تاپۆ، بڕۆ ئەو لە گەروانی اتفاقکە، بەس هەندە بێت چاوەڕووبی کۆمپانیا بێتە دەرکەی محەلەکەت برێکا کەوەرە پارەی قەتعە بدە، پارەی ئەوە بدە، شتیوە نەبووە. لاوازی ئۆپۆزیسیۆن و ناهۆشیاری خەڵکیش بەڕێزان
ئەویش کاریگەری هەبوو هۆکار بووە و نیشانەیەکە لە نیشانەکانی پەکەوتن. پارتە ئۆپۆزیسیۆنەکانی هەرێمی کوردستان بە چەند قۆناغی تێپەڕی لە توانین بڵێن لە 2005 لە خولی دووەمی پەرلەمانەوە هەندێک لایەنی ناو پەرلەمانی کوردستان بەشداری حکوومەتیان نەکرد بە زۆرێک لە زۆرەکان ئۆپۆزیسیۆن بوون. لە خولی سێم زوتنەوەی گۆڕان پەیدا بوو مەسەلەی ئۆپۆزیسیۆن بەنەوعێکی دیکە هاتە پێش و گروپینەکی دیکەی خۆدی. ئیتر تا ئێستا دەگەدابی ئۆپۆزیسیۆنیش بە هەر سەبەبێک بێ نەیتوانی ڕابەرایەتی شەقام بکاو و نەیتوانی باری خواری هەرێمی کوردستان ڕاستکاتەوە. سەبەب هەیە ڕەنگە لە هەندێک شتی واقع هەرێمی کوردستانەوە بەڵام سەبەبن لە سەبەبەکان. ئێستا ڕاپرسی ناو خەڵکی هەرێمی کوردستان بکە گلەیان هەیە لە ئۆپۆزیسیۆن بەڵێن ئۆپۆزیسیۆن لە ئاستی پێویست نەبوو و نەیتوانی لە حاڵەتی پەککەوتەی ڕزگارمان بکاتن. ناهۆشیاری خەڵکەکەش سەرباری هەموو خەمان سەرباری هەموو خەمان چیرۆکەکەی هەمووتان گوێتان لێ بووە کە پاشایەک زەریبەی لەسەر خەڵکی قەڵاتەکەی داناگۆتی کە بەیانیان دەستنە ناو ئیش و کارتان دەبی دینارەشی بدەن. خەڵکەکە قبولیان کرد. ماوەچکەی پێست و گوتی ئێوارەوەشی دێنەوە دەبی دینارە چکەش بدەن. خەڵکەکە قبولیان کرد. ماوەیەکەی پێست و گوتی ئێواران وەشی پارەکەیاندا دەبی حاشاش حزورتان شاپە چیان لێدەن. وەڵام ماوێشی حرەسەکەیەک حرەز بوو بە بەڕانە دەگەیشتە هەموو خەڵکی شابدا قەڵەباڵغی پەیدا و لە بەدەرکەی قەڵاتێ بووە هۆسە بووە هەرا حرەسەکان گوتیان زەناوی پاشا وەزعەکە خراپە لە دەرەوە. ئەویش گوتی دەی بەشکە میلەتەکە هەندێک وشیار بیتەوە داوای مافی خۆی دەکە و ناڕەزای دەرەبڕی. هاتە سەر بە لە کۆنەی و گوتی میلەتەکەم گەلەکەم چییە مشکلەتان چییە؟ تیان قوربان حرەسان زیاد کە با زوو شاپەکەمان لێدەن بچینە ژۆرێ. ئەمە دەردەشی زۆر زۆر کوشندەیە کاتێ میلەت هۆشیار نەبیتن. کاریش کراوە لەسەر ئەوەی کە میلەت هۆشیار نەبێ. بە بەرنامە ئیش دەکرێت بۆ دوورخستنەوەی خەڵک لە هۆشیاری. مەشغوڵکردی خەڵک بە شتێکی لابەلا بەلا ڕێدابردی خەڵک. ئەو ناهۆشیارەش کاریگەری زۆری هەبووە لەسەر پەککەوتنی ئەوکانمان. کەواتە پاش ئەو نیشانەکانی نەخۆشیەکەمان هەموو دیتنی پەکەوتن. ئێستا حاڵی هەرێمی کوردستان چۆنە؟ حاڵی هەرێمی کوردستان یەکەم دەستورێکمان نییە کە کاروبارەکانمان ڕێک بێخی و حدودێک بۆ دەسەڵاتداران دابنێ بە سەرۆشی هەرێم بڵێ دەسەڵاتی تۆ ئەوەندەیە بە سەرۆش حکوومەت برێ دەسەڵاتی تۆ ئەوەندەیە بە دادوەری برێ دەسەڵات ئەوەندەیە ڕێشی بێخێ نیمانە و بۆ نیمانە شێڕێی لێگرتوین هەمان باە ئەو حەقەمان پێدرا لە دەستوری عراقی بەڵام نیمانە. یاساکانی پەرلەمانی کوردستان بەڕێزان دەزانن هەتا ئێستاش کە دەردەسی پشت بە هیچ دەقەشی دەستوری نابەستێ لە هەموو وڵاتانی دنیا لە دیبازەی یاساکان لە پێشەوە لە مقەدیمەکەی دەنووسرێ پشت بەستن بە مادە ئەوەندەی دەستور ئەم یاسایەمان دەرکرد. بەڵام لە دیبازەی قانونەکانی هەرێمی کوردستان چ دەنووسرێ؟ پشت بەستن بە یاسای ژمارەیەکی هەڵبژاردننی ئەنجومەنی نیشتیمانی ئەم یاسایەمان دەرکرد. یاسا پشت بە یاسا دەبەستێ وەی شتیوە نییە کارەساتەوە. یعنی ئێستا شارەزایەکی وای دەستوری جیهانی بینە دەڵێ هەموو قانونەکانی هەرێمی کوردستان باتڵن لەبەر ئەوەی لەسەر هیچ بنەمایشی دەستوریدا نەدراوە. پشتیان بە دەستورێک نەبەستووە، پشتیان بە قانونێکی خۆیان بەستووە. ئەنجومەنی نیشتیمانی کوردستان لە جەلسەی یەکەمی قانونی ژمارەیەکی دانا کە قانونەکی گرنگ بوو بۆ ئینتخابات و بۆ ڕێکخستی کاروباری هەرێم. بەس ئەمە مەرحەلەی کاتی بوو. ئەگەر لە خولی یەکەم و خولی دووەم عزرێکە بیتن کە دەستور نەبێ بەڵام خولەکانی تر ئەو عزرە نەما. کەواتە ئێمە دەستورێکمان نییە ئەوە گەورەترین کێشێ بۆمان. دووەم نەبوونی دادگایەکی دەستوری کە کێشەکانمان بۆ یەکلاکاتەوە. وەزعمان ئەو هەیە هیچ دادگایەک نییە ئێستا کێشەکانمان یەکلاکاتەوە. سێم پەرلەمانێکمان هەیە بەڵام پەرلەمانێکی ناکارە، پەرلەمانێکی هەڵبژێردراو بەڵام ناتوانێت دانیشێت و دەست و پێ بەستراوە بە تایبەتی خولی شەشەم لە بارودۆخێکی زۆر خراپدایە و کاریش کراوە لەسەر بێڕەزیکردن بەرامبەر پەرلەمانی کوردستان کە مەفروض وایە پەرلەمان لە هەموو وڵاتان موسەسەیەکی زۆر گەورەیە. ناڵێن پیرۆزە بەڵام زۆر گەورەیە، زۆر دەبی هەیبەتی هەبی لەبەرەوەی نوێنەراتی خەڵک دەکات. بەس ئێستا بۆتە بنێشتە خۆشکەی زاری هەموو خەڵکەشی.
پەرلەمانتار یعنی شەرمێ دەکات لە زیانبریا بنەندان پەرلەمانم هەندێک قسە پێ دەگوترێتن وانە مەفروض وایە پەرلەمان مؤسسەی خۆتە مؤسسەی نیشتیمانیە ئەساسی یاسادانان و شەرعیەتدانە بە حکوومەت بۆ سوچی دەکەیت بەس کە سوک دەکرێت مەبەستەکەی لە پشتی مەبەستەیە لە پشتی سوکردنی دامەزراوی خۆت دەکەیت حکوومەت و سەرۆکایەتی هەرێم لە حاڵەتێکی ماوە بەسەر چووندانە ئەمە بارودۆخی ئێستامانە وەکو ڕوونم کردەوە زیاتر لە 3 ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان ماوەی بەسەر چووە دەسەڵاتی ئەو بڕیارانەی یەکە ئێستا داویەتی یەک کۆمەڵە بریاری استراتیجی داوە دەسەڵاتی نییە چەندین پرۆژەی گەورە گەورە دەکاتن دەسەڵاتی نییە دەسەڵاتی نییە 1 دینار سەرف کات لە خەزێنەی میلەت لەبەرچێ لە هەموو وڵاتان هەتا قانونی موازنت نەبی ئەتوو سەلاحیەتی سەرفت نییە قانونی موازنە لە وڵات سەلاحیەتی سەرف دەداتە سەرۆکی وەزیران و وەزیر و مدیر عام کە ئەتۆ چەند بۆت هەیە سەرف بکەی وەکوو سەرف بکەی بەشەکانی سەرف چینە خەرجەکان لە چینە پرۆژەکان چییە موچەکان چۆنە ئێمە 13 ساڵ زیاترە یاسای بووزەمان نییە پارەش سەرف دەکرێت هیچ ئەساسێکی قانونی نییە پارە سەرفکردن بەبێ یاسای بووزە ئەگەر محکەمەشی عادیلانە هەبێتن ئەوە هەمووی بە هەدەردانی ماڵی گشتی لە قەڵەمەدرێت ئەوە وەزع دەستوری و قانونیەکە وایە من یعنی لە ڕووی قانونیە دەبی ئەو هابی بەڵام کەنجی ئەو ڕۆژە دێت لێ پێچیلۆ بکرێت لەو پارانێ سەرف کرا کاک لە ئەساسەی سەرفتان کرد چێ دەسەڵاتی پێدا بوون کام قانون ماوە بەسەرچوونی سەرۆکایەتەکانمان ئەویش باردۆخێکی ناخۆشە نەبوونی یاسای بووزە و بە هەدەردانی سامانی گشتی ئاماژە پێکرد پەکخستنی دەسەڵاتی دادوەری بەهۆی دەستێوەردانی حیزبی دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستان ئەو بەڕێزانێک کە ئیشیان لەگە دەسەڵاتی دادوەریان سوەک و حاکم یا محامی یا مۆزەفەکانی ناو دەسەڵاتی دادوەریان ئەو هاوڵاتیانێک کە کێشەکانیان دەبەنە دەسەڵاتی دادوەری خەریکە خەڵک دەگاتە قەناعەت کێشەکانی خۆی لە دەرەوەی دادگا چارەسەرکە ئەوەش کارەساتێکی گەورەیە کە خەڵک بێتە قەناعەت کێشەکانی خۆی لە دەرەوەی دادگا چارەسەرکە چونکە ئەگەر دادگا حەقیمنی پێوەرنەژیراوە کێشەی کۆمەڵایەتی گەورە دروست دەبێتە یان کاتێ بزانی لە دادگا تەدەخولات هەیە لە بۆ مەسلحەتی لایەنە بەهێزەکە ئەوە ئەو کاتی باردۆخ خراپتر دەبێتن کەواتە دەسەڵاتی دادوەریشمان بەو شێوەیە ڕۆڵی داواکاری گشتی زۆرجار لە ڕۆژنامە نووسە بەڕێزەکان و لە میدیاکان دەبیستین بۆ داواکاری گشتی بە ئیشی خۆی هەڵناستێ داواکاری گشتی دەبێت ئەو هابکە ئەو هابکە بێ ئاگا لەوەی کە سەرۆکی داواکاری گشتی فەرمانبەرە لە لای وەزیری عەدل فەرمانبەری حکومەتە ناتوانین دەستی بەسترایە یاساکەی ئیلغا کرایەوە لە عێراقی بەس لێرە ئیشی پێدەگرێت یاسایەکی کۆنا یاسایەکە لە قەدەر مەرحەلەی ئەو کاتی بوو لە قەدەر داخوازەکانی ئێستا نەنووسراوە بۆیە داواکاری گشتیش لە باردۆخێکی خراپدایە هەندێک زار بەکاریان دەینن یعنی بۆ نمونە داواکاری گشتی داوا لەسەر ئەحمەدی حازی ڕەشید بەرز دەکاتەوە لەبەر ئەوەی لێدوانیدایە گوتیتی میلەت بۆتە قوربانی لە بینی کێشەکانی بەغدا و هەرێم وەڵاو سوکایەتێ بە هەرێم داواکاری گشتیەوە کەی ئیشی تووە یعنی ئەمە ئەوە ئیش نییە کەواتە نەبوونی ڕۆڵی داواکاری گشتیش وەزعی ئێستامانە لاوازبوونی مەشروعیەتی یاسایی لەبەرچی مەشروعیەتی یاساییمان لاواز بووە لەبەر ئەوەی پەرلەمانێک نییە متمانەی داویدە ئەو دامەزراوانی ئێستا کە حکوممان دەکەن پێم بڵێ جەنابی سەرۆکی هەرێم جەنابی سەرۆکی حکومەت جەنابی سەرۆکی دەستەی فڵانە جەنابی سەرۆکی ئەنجومەنی دادوەری تو ماوەت بەسەر چووە یعنی شەرعیەتی قانونیت لەدەست داوە ڕاستیەکەی ئەوەیە بخۆشیان باش دەزانن بۆ ئەوی شەرعیەت بدەنەوە دەسەڵاتەکەی خۆتان عەزەلە بکەن پەرلەمانەکەی کاراکەنەوە بۆ ئەوی ئەو پەرلەمانە دابنیشێ و متمانە بداتە بە حکومەتێکی نوێ بە کابینەیەکی نوێ ئەو بەرپرسانێک کە پێویستە بێن سوێن بخۆن لە بەردەم پەرلەمان بێن بگۆڕێن ئاڵگۆڕیان بەسەردا بێن ئێستا هەر باشە حکومەتی عێراق تەعامل لەگەڵ دەسەڵاتی ئێستا دەکات بەخوا یعنی ئێستا سەرۆک وەزیرانێکی بەقووەت لە عێراق بێتە گۆڕێ دەڵێ من تەعامل لەگەڵ ئێوە ناکەم ئێوە چێ متمانەی بەنگۆ داوە ئێوە ماوەتان بەسەر چووە بڕۆن حکومەتێکی نوێ پێک بین ئەو زاوەرە گفتوگۆ بکەن هەر باش ئەوەمان پێ نادێت هەر باشە سەفارەتەکان و دەوڵەتەکان پێشوازیان پێشوازی بەرپرسەکانمان دەکەن
بەخوا ئەگەبگەڕێنەوە سەر ئەو ئەساسە قانونیانە دەڵێ ئێوە چێ لە شوێ هاتوون کاش شەرعیەتی قانونیتان بەچ ئەساسێکەوە بەرپرسی فلان و مەسئولی فلان و عینوانە گەورەوان تا چێ بەنگۆی داوە عینوانەوە کەواتە لاوازی مەشروعیەتی یاسایی شەرعیەتی قانونیەکە زۆر لاواز لە هەرێمی کوردستان لاوازبوونی پێگەی سیاسی هەرێم کۆی ئەم بارودۆخە بۆتە هۆی چی بۆتە هۆی پێگەی سیاسی هەرێمی کوردستان زۆر لاواز بووە بەغدا زەفەرمان پێدەبات شەرتمان لەسەر فەرز دەکات وڵاتانی دەرەوە وەکو پێویست پشتگیریمان ناکەن نەمانتوانین نمونەیەکی حکومڕانی جوان پێشکەشکەین کە بڵێن ئەشهەدو بیلا ئەم میلەتە ئەم سەرکردایەتیانە ئەم حیزبانە شایانی ئەوەنە کە وڵات بەڕێوە بن شایانی ئەوەنە کە حکومڕانی بکەن پێگەی سیاسی هەرێممان بەدەستی خۆمان زۆر لاواز کردووە ناسەقامگیری سیاسی ئەوەی ئێستا لە هەرێمی کوردستان هەیە ئەمە وەزعە ئەمە باردۆخەکی سیاسی گونجاوە تێداینە نەخێر ناسەقامگیریەکی تەواو هەیە لایەنە سیاسیەکان لە باردۆخیداندەری عەشیرەتن دوژمنایەتی یەکتر دەکەن بابەت لایەنی سیاسی ڕای زیاتێ لەگەر یەکتر نابی لەگەر یەکدانە نیشن و گفتوگۆ نەکەن و دانە نیشن و ئەوە نەکەن یعنی وەزعێکی متەشەنجی سیاسی هەیە لە ئاستی باڵا قسە بە یەکتر دەگۆترێت خەڵک هەموو تووشی دڵەڕاوچێ و ترزووە دواکەوتنی پرۆسەی دادپەروەری و گۆرانکاری بەرەو باشتر یعنی بەهۆی ئەو ئەزمانێک کە دروست بووە ناتوانین لە ڕووی دیموکراتیە وڵاتەکەی بەرەو پێشتر بین ناتوانین هێندێک دادپەروەری زیاتر بکەین ناتوانین نمونەشی جوانتری حکومڕانی تەقدیم بکەین لەبەرەوەی ئەو مشکلانە هەمووی ڕێگر لێمان نەمانی متمانە بە پرۆسەی سیاسی یعنی ئەم قەیرانان ئەم پەکەوتنەی دامەزراوە دەستوریەکان وای لە خەڵک کردووە متمانەی بە پرۆسەی سیاسی نەمێنێ کاکە انتخاباتی چی و دەنگدانی چی و حکومەتی چی و حزبایەتی چی و ئۆپۆزیسیۆنی چی و هێدی بێ متمانە دەبی لە دەستدانی ئەو متمانێش هەموو لە مەسلحەتی کەمیەشی حکومڕانە کەمینەیەشی حکومڕان سوود لەوە وەردەگرێت کە خەڵک هەموو بێ متمانە بێ متمانەی بە هیچ نەبینێت سەری خۆی هەڵبگریت و بڕوا بۆ ئەوەی پرۆسە سیاسیەکە بە سەقەتی بەردەوام بێ زاڵبوونی تاکڕەوی حیزبی بەداخەوە لەو سنوورەی حیزبێک بە تاکڕەوی هەموو ئیشەکانی دەڕوات لەو سنوورەی حیزبێک بە تاکڕەوی هەموو ئیشەکانی دەڕوات کاکەم هەرێمی کوردستانمان بۆ ئەوەی دروست نەکرده بوو بۆ ئەوە نییە دابەشیکەین لە بینی خۆتان ماڵی فلان و ماڵی فلان بۆ ئەوەیە کە کیانێکی دەستوریە و ماڵی هەموو میلەت بێت و خەڵک یعنی ئاهێکی خۆشی بێتەوە بەرێ کەڵەکەبوونی شێشە سیاسی و قانونیەکان بەهۆی ئەم بارودۆخی ئەمە تێدایدەن ڕۆژ بە ڕۆژ کێشەی سیاسی وا کەڵەکە دەبن ڕۆژێک کێشەی پەرلەمانە ڕۆژێک بە سەرچوونی حکومەتە ڕۆژێک مەسکەلەی محکەمەی تەمیز هاتە گۆڕێ هەوا خڕ دەبنەوە سەریەک هەروە کێشەمان بۆ دروست دەبێتن متمانە نەمان بە دادگاکان بە هەمان شێوە ئێستا ئەم بارودۆخە دروست بووە سەروەری یاسا لاواز دەبێت لە وڵاتێک کە موسەساتی دەستوری هانەکران یاسا لە سەمن جێبەجێ دەبێت لەسەر تو جێبەجێ نابێت لۆ لەبەرێت و پشتت هەیە و پشتم نییە ئەمە پارێزەرین لەناو محکەمەکانین سەدان کەسێ فەرمانی دەستگیرکردنی هەیە بەڵام پلەی باڵای سەربازی هەیە لەولا کەسش ناتوانانی بگرێتن بەڵام هاوڵاتیشی بەسیت بە فەرمانی دەستگیرکردنی هەبیت بچیت هەر مەرکە شڕتەشی ناوی لە کۆمپیوتەری دەن ڕاست پشتی ملی دەگرێت فەقیرێک یان دەستنە سەر ماڵەوەی دەیگرن سەروەری یاسا زۆر گرنگە لە بۆ وڵات ئێستا کە بەهۆی لاوازی پەکەوتنی دابەزراوە قانونیەکانمان سەروەری یاساش لاواز بووە بە هەدەردانی سامانی گشتی و گەندەڵی ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندایە لەناو هەموو دایرەی کۆمپانیاک دانرایە بەپێی قانون بەڕێزەکانم حکومەت نابێ پرۆژە بداتە یەک کۆمپانیا بەبێ تەندەر دەبێت تەندەر ڕابگەینێ دەبێت دیار چەندین کۆمپانیا هەر یەکسانیان بۆ بڕخ سێنرێکا کە وەرما زادەی 150 دروست دەکەم زادەی 200 دروست دەکەن وەرن تەندەری خۆتان پێشکەشکەن چێ بە مواسەفاتی باشتر و بە سعرێکی کەمتر دەیکات ئەم دەیدەمەوی بەڵام بەبێت تەندەر دەدرێتە یەک کۆمپانیا بە پارەکەش دەستا و دەست وەردەگری هەزاران مقاولی ئەو کوردستانە شەیە 10 ساڵیش دەبێتن پارێنە لە حکومەتە ناتوانن دینارەشی خوان وەگرنەوە ئیشیان کردیا توش ئیفلاس بینە پارەی وەستا عەمەلیان نەداوە دەستی کاکە پارە مەکەن دا حکومان کاکە سەکم هەیە وەختەکی سەکەکەیان بە نیوە قیمەت لێ دەکڕینەوە بە مەسەل ملیارێکی ودێ و کاک بە نیو ملیاری دەفرۆشی مەزبور بوو مەمنون بگوتیان نیوەکەم بەدەستکەویتەوە باشترە ئەویش دەسو لە سوڕا لەو لای ملیارەکەی وەردەگرت و لەو گۆڕەی نیو ملیار دەخستە ژیرفانی ئەوە کو دەبی بە هەدەردانی سامانی گشتی و گەندەڵی یعنی زۆر هەموو سنوورەکانی بەزاد و هەموو خەڵک باسی دەکات خراپ بەکارهێنانی دەسەڵات
کە ئەوەش بەخۆی شێوازێکە لە شێوازەکانی گەندەڵی و نیشانەکە لە نیشانەکانی پەککەوتنی دامەزراوە دەستوریەکانمان. ئەتۆ دەسەڵاتت هەیە دەبێت دەسەڵاتی بە شێوەیەکی قانونی بەکاربینی، بەڵام دەسەڵات بەکاربینی بۆ خۆت دەوڵەمەندکردن نابی، دەسەڵات بەکاربینی بۆی خۆت لە انتخاباتی دەربچی نابی، دەسەڵات بەکاربینی بۆ ئەوەی حیزبەکەیت و دائیرەکانی زۆرتر بدەست بن نا هەموو مدیر مەکتەبەکانی تو بن، ئەوە خراپ بەکارهێنانی دەسەڵاتە. دەسەڵات بێلایەنە، دەبێت حکوومەت بێلایەن بی، حکوومەتی هەموو میلەتی بیدن. دامەزراوە نیشتیمانیەکان ئەوە پێشمەرگەیە، ئەوە ئاسایشە، ئەوە پۆلیسە، ئەوە دائیرەکان، ئەوە وەزارەتەکانن، ئەوە حکوومەتە، حکوومەتی میلەتە. نابی یعنی خەڵک حیزبێک بەی خۆی بزانێ. پەککەوتنی پرۆسە یاسادانانی شەروە دیارە کە یاسادانان ڕاوەستایە، تعدیلی یاسا ڕاوەستایە. ئەوەش بۆ تۆی ئەوەی پیادەکردی دەسەڵات دوور لە ڕقابەی پەرلەمانی بە کەیفی خۆ بڕیار دەدرێت، کەس چاودێر نییە لەسەریان، بە کەیفی خۆ ئیش دەکەن بێ ئەوەی پەرلەمانی کوردستان وجودی هەبێت. نابیشتیوە لە دەوڵەت، لە دەوڵەت دەسەڵاتی جێبەجێکردن هەیە، دەسەڵاتی یاسادانان و چاودێری هەیە. دەبێت ئەو هاوسەنجە ببینیتن، دەبێت پەرلەمان هەبێت چاودێری دەسەڵاتی جێبەجێکردن بکات، داخوا قانونەکان باش جێبەجێ دەکایان نا. بەڵام هیچ چاودێریەک نییە، بەبێت چاودێری هەموو ئیشەکان دەکرێت. دێنە بەشی کۆتایی و بەشی گرنگی سیمینارەکەی داوای لێبوردنە کە مەگە درێژ بوو. باشە لێکەوتەکانی چنە لە ئەنجامدا ئەمە تووشی چ دەبین؟ هەرێمی کوردستان تووشی چ وەزعەک دەبیتن؟ یەکەم پەککەوتنی پرۆسەی یاسادانان. ئێستا چەندین قانونمان پێویستە دەربکەین، پەرلەمانمانیە دەری بکات. چەندین قانون هەیە پێویستی بە گۆڕانکاری هەیە، پەرلەمانمانیە گۆڕانکاری تێدا بکاتن. پیادەکردنی دەسەڵات دوور لە چاودێری پەرلەمانی، ئەوە شتێکی زۆر خراپە، لێکەوتێکی زۆر خراپی ئەو وەزعەیەکە دامەزراوەکانمان تێکەوتونە. سەر هەڵدانی قەیران لە دوای قەیران، سوبحان الله، بەبێ قەیران ناژن، قەیرانێک تەواو نابی، قەیرانە شتێکە پێکراوە بە دروستی حیا دروست دەکات، هەر بۆ ئەوەی شتێکە بێ ئەمە پێوە مەشغوڵ بین. وەت لێ هاتیە ئێمە لە خەمی گەورەی خاک و نیشتیمان و مادەی 140 هاتینە سەر مووسە، لەسەر مووسەی هاتینە سەر کارەبا، لەسەر کارەبای هاتینە سەر ئاو، هاتینە سەر بەنزین. یعنی وەت لێ دەکات خەمە گەورەکان هەر لە بیر نینە، داخوازی گەورەکان هەر لە بیر نینە، هەموو شتەکانمە بسوود دەبنەوە. وەت لێ دەکات میلەت بگاتە مەرحەلەیە کە بەس بژیم، بەس بژیم کاکە، بەس ژیانەکە لێم گەڕێن. هەندێک مقاوەلان دەبینم فەقیرانە هاوڵاتی و سایق تەکسی و دوکانداروانە هاوارێ لێ هەستا دەربابە هەروەکی خۆی لێ بێتەوە. ئەمە قەیران لە دوای قەیرانە یەکێکە لە لێکەوتەکانی پەککەوتنی دامەزراوە دەستوریەکانی هەرێمی کوردستان. بێکاری گەرزەکانمان هەر لە 2014ەوە خەریجی جامیعەکانمان دانەمەزراون، زۆربەی زۆری باشە. گرانی ڕۆژ لە دوای ڕۆژ زاران دەچێت سوپەرمارکێتی ئازاقت دەکری لۆبارێ، یعنی بە 100,000 عارەبانەکە پڕەکرد. ئێستا کە بڕۆ عارەبانەش پڕکە لە سوپەرمارکێتی بە 200,000 لەبێ دەرناسی. کۆچی لاوان لە بۆ دەرێ و هەندەران ئەوە دیارە هەزاران لاومان سەری خۆی هەڵگرتەوە و لێرە هیچ مستەقبلەشی بۆ خۆی نابیتن. سەپاندنی باز و سەرانە ڕۆژ لە دوای ڕۆژ بازێک پەیدا دەبێت. سوبحان الله دادەنیشتە فکر دەکەنەوە ئەرێ چی دکەوە گرین لە میلەتی پارێک و پێیاکەین، یەکە دەچی پێشنیاریان بۆ دەکات دەرێ کاکە لۆ نایەن پۆستەکی دابنێ لە دائیرەکانەوە چ کابرا معاملەی خۆی تەواو کرد، ئەمە معاملەکەی لۆ بینومارێ و 25,000 وەرگرت. وڵا دەرێ ئەو شتێکی باشە، ڕاست ئیگڵ پۆستیان دامەزران، کاکە بۆ بدەنەوە بڕوانامە لە دایبوونەکەم تەواو کردی منداڵەکەم بدەنەوە بەخۆم دەبە منە ئەمە لۆ دەنینەوە دوایە، کاکە بەخۆم دێمە وەفاتنامەی بابم بدەنەوە نا ئەمە لۆ دەنینەوە ماڵێ، کاکە لۆ لەم دەینەوە ماڵێ، هەر لەبەرەوەی پارە لە بۆ یەکەشی بڕوات سخوا قبولەکە. هەمووی باز و سەرانە بە ئەنواع و ئەشکال بە ئەنواعی عنوان هەر ئەوەندە مایە هەوایەکەش. لێکەوتێکی تر هەموو ئەو بەرپرسانێکە مەفروض بوو دوای 100 ساڵ پۆستەکانیان گۆڕانکاری بەسەرداوێ هەر لە جێ خۆیان ماینە. مەسئولیش ئەگەر لە جێ خۆی ماوە هێلانەی دادەنێ، عیلاقا دروست دەکات، گەرای دادەنێ، کێشە گەورە دەبێتن. کاکە ئەو حکومەتانەی دونیایە بەلاش نەگەیشتینە ئەو قەنەعەتەی کە 100 سارجاڵک لێرە تلابن بەناوێ. مدیر ناحیەکان دەبی بگۆڕێن، قایمقامەکان دەبی بگۆڕێن، چکە لەو ناحیەی جێ خۆی دەکاتەوە، ئەگەر نەت بەدە ناحیەشی دیکە چش دروست دەبیتن. و هەروە بەرپرسەکان مانەوەی دەسەڵاتداران و بەرپرسان زیاد لە ماوەی یاسای خۆیان، ئەمەش بەڕاستی لێکەوتێکی زۆر ناشیرنە. دەست بە سەرداگرتنی کۆمپانیاکان بەسەر حکوومەت، ئەوەش دیاردێکی زۆر زەق و بەرچاوە.
ئێستا خەریکە برین کەرتی تایبەت بەڕێوەمان دەباتن حکومەت بوونی نییە حکومەتتون معاشم نەدەیە ئەتو هەر بێم حاسیب بەس لەی وەگری بدەیەوی حکومەتە تو ئاوەکەم بە نەوع چکەوی کارەبامی کچکەوی ئەدی حکومەتاتی تو لە چدا زەحمەت نەبیتن کابراک چوە دیوەخانەشی دانی دوسێ سعات دانیشت هیچیان نەدایە ئەوش هەستا وەڵا پیاسەرچی کرد پیوای بە پێیان گوتی دیوەخانە کردم چەند پێ و چەند شام قاوە صاحبی دیوەخانی گوتی چ دەکەی گوتی وەڵا مش دیوەخانەشی وا دادەنێم ئەگەر دیوەخانە وابێ مش دەتوانم دیوەخانەشی دانێم خەڵک بێت و هیچی دەدەیە کو دەبی هەبوونی بابێنە سەر چارەسەرەکان آخر شتە کاتم زۆر لێگرتن چارەسەر لە بۆ ئەو وەزعی چییە یەکەم هەبوونی ئێرادەشی سیاسی چی دەوێت کاکە چی دەوێت غەیری ئێرادەشی سیاسی نیشتیمانیانە نەتەوەیانە مسلمانانە کوردانە خۆڵی لێ هەڵماڵی کاکە وڵای بەسە باساژیکەی کاکە تێر بوو بەسە ئەوەندە بەسە قابلە چیانی زۆرم بردیا کاکە وڵای میلەت گردان تازە دەکەرەوە ڕابردوو بەس دەست پێ بکە دەست پێکەچی نوێ دەست پێ بکە ئەو ئێرادە سیاسی کو دروست دەبی کەنجی دروست دەبی لۆ دروست نابی هەر ئێرادەشی سیاسی دەوێتن ڕێکەوتنی حیزبە سیاسیەکان بێن دانیشن بەرژەوەندی گشتی بەرژەوەندی نیشتیمان بەرژەوەندی هەرێم بخەنە پێش هەموو بەرژەوەندەکانی خوان و تەنازول لە یەکتر بکەن و بەڕوحەچی نیشتیمانیانە جوان بکەنە یەک ئەوە چارەسەرە بێن دەستورێکی دانێن دەستورێکی دادپەروەر دەستورێکی پێشکەوتو دەستورێک کە هەموو دەسەڵاتەکان ڕێک بخات ئەمە چارەسەرە پەرلەمانی کاراکەنەوە پەرلەمانێکی کارە بە معنای کەلیمە خەڵکێک بنێرن بۆ پەرلەمان بە کەلکی پەرلەمانتاری بێ شەخسیات بن تەکبیرکەری ئەو میلەتەنە پەرلەمان ئاخر تۆ پەرلەمان کە یاسات بۆ دادەنێت کە چاودێری حکومەتت دەکات متمانە بە حکومەتت دەدا دەبی ئەندام پەرلەمان بە قووەتر بی لە وەزیری بەپێی قانون ئەندام پەرلەمان بە قووەتر لە وەزیری بەڵام حیزبەکان چیان کردووە ئەندامی مەکتەبی سیاسی دەکەنە وەزیر ئەندام لق و ئەندام مەڵبەندی دەکەنە ئەندام پەرلەمان ێ باشە ئەو کادرە ئەندام لقە ئەندام مەڵبەندە چۆن دەتوانێت چاودێری ئەندامی مەکتەبی سیاسی حیزبەکەی بکە ئاخرەوە لۆ لە دەورەی یەکەم و دووەم پەرلەمانی کوردستان بە قووەتر بوو لەبەرەوەی زۆربەی سەرکردەکان لە پەرلەمان دانیشت بوو لە عێراق لۆ پەرلەمان بە قووەت بوو چونکە سەرکردەی حیزبەکان شەخسیەکەمیان بە زۆری لە پەرلەمان دانیشت بوون پەرلەمانێکی کارا دروستکە کاکە هیچ تێناچی کەس دەستی نەگرتووینە دەست وەرنەدان لە دادگاکان باوەعد بدەین یەکتر کاکە جەنابی دادوەر ئەتۆ دادوەری و جوابی هیچ تەلەفۆنێکی مەدەوە خەلاص تەلەفۆنی لۆ مەکە تەکلیفی لێ مەکە زەختی لێ مەکە نەقلی مەکە لەوێ مەسئولەتی حیزبی لۆ دامانێ لە ناو دایرەی مەی بەسەر مەی بە مەقەڕاتی حیزبی مەی بە سەردانی حیزبی ئەوانە لێی گەڕێ با دادگاکانیشی خۆیان بکەن دانانی کەسی شیاو لە شوێنی شیاو کاکە هەموو حیزبە تێکۆشەرەکان خەڵکی زۆر لێ هاتوویان تێدایە نازدام لۆ مەڕاقێنەوە ئیلا خەڵکەشی خوار و خێس و بێکەلک دەیرن دەکەنە مەسئولێکی گەورە لە شوێنیشدا دەنێ یعنی لەناو حیزبەکەی تو تێکۆشەرەشکەی تێدا نەبوو بە تواناتر نەزیکتر تاریخەکی جوانتر یا بیبیکێ فلان 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 گرگەر دەگەڕێن حیزبەکانی خۆمان يعني لقى احترامات له همان بس أواني كحكومة دستراتي زيادة ريان بدستوية مسؤول إداري كان خلش باش دانانين كسي شاو لشوين الشاو داني أو يكلي كسروش داوا كاري قشتيه كشوا دابنه كلا تساوي الشيري نقريتو أو يدي كسروش محكمة تمييز أو يدي كدا دور خلق شوا دابنه كحساب بس لبو خواب كحساب ويت كان كاتل أجهلنا آخر سار سريش قران كاريشي بنارتيا لحكمراني كردستان يعني أوز عندك شتي هتا تيك خان بلا شي داكت يا درزي دا شقي بديا إلا دبي شوفر جديد تختكي سلنو بيناتنيو أوش قرباني زوري دبي بعضي زوري دبي خويني زوري دبي خواب من بارزي يعني قران كاريشي ناو تسيوني ودولتي قوري دبي لەگەڵ سڵاو ڕێزم زۆر سوپاس بۆ گوێگرتنتان